نزیکەی مانگێکە پاشۆی خۆپشاندەران چوونە ناو پەرلەمانەوە. پەرلەمانی عێراق پەکخراوە و تا ئێستا نەتوانراوە هیچ دانیشتێک ئەنجام بدرێت. تا ئێستاش سەرجەم هەوڵەکان بۆ دووبارە دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمان شکستی هێناوە و کورد و بەشێک لەلایەنە عێراقیەکان ئامادەنین بەشداری کۆبوونەکان بکەن. لە دوا هەوڵدا سەرۆکی پەرلەمانی عێراق پاش کۆبوونەوەی لەگەڵ بەشێک لە سەرۆکی فراکسیۆنەکان بڕیاریدا ڕۆژی یەکشەممە کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدرێت و داواشی لە هەموو لایەنەکان کردووە بەشدار بن تیایدا. بەڵام کورد هێشتا ئامادەی پیشان نەداوە بۆ گۆڕانەوە و بەشداریکردن لەو دانیشتنەدا. تا ئێستا بڕیار یەکلاکەرەوەمان نییە کە بەشداری لەو کۆبنەوەی ڕۆژی یەکشەممە بکەین، چونکە ئەوەندەی من ئاگادار بم فراکسیۆنە کوردیەکانی مناقەشەی و بابەتەمان لەوە پێش کردووە کە یەکشەممە زووە، بۆیە ئێمە پێشنیارەکەین کە وەک کۆمەڵی ئیسلامی کە ئەگەر بگەڕێنەوە سەرەتا سەرۆکی فراکسیۆنەکان بگەڕێنەوە بۆ ئەوەی ئەو زەماناتە ئەمنی و سیاسی کە ئەمانەوێت داوای بکەین ڕاستەوخۆ لە حەیدەر عەبادی و جوابێکی ئەسەحمان دەستکەوێت. هەفتەی ڕابردوو فراکسیۆنە کوردیەکان 5 مەرجیان دیاری کرد بۆ گەڕانەوەیان بۆ بەغدا. ئێستاش چاوەڕێی بڕیاری سەرکردایەتی سیاسی کوردەکەن کە بەشداری کۆبنەوەکەی ڕۆژی یەکشەممە بکەن یاخود نا. کورد ڕایەکی وازەحی نییە و دیار نییە ئەو کۆبنەوە ئەکرێ یان ناکرێ. من خۆم وەکو پەرلەمانتاری لستە کوردستانیەکان وەکو پەرلەمانتاری فراکسیۆنی سەوز تا ئێستاکە ڕایەکی وازەحم لا نییە ئایا من یەکشەممە ڕۆمەوە بەغدا یان ناڕۆمەوە بەغدا. هەرچەندە هەتا ئێستا ڕای فەرمی کورد بەم دۆخەی ئێستاوە نەگەڕانەوەی بۆ بەغدا، بەڵام ئەندامێکی فراکسیۆنی پارتی دەڵێت ڕەنگە کورد بەشداری کۆبنەوەکەی ڕۆژی یەکشەممە بکات. وەکو فراکسیۆنە کوردستانەکان گفتوگۆکانمان بەردەوامە و هەروەهاش تا ئەم لەحزەیە بریاری کۆتایی نەدراوە، بەڵام بەپێ ئەو گفتوگۆیانە کە کراوە پێم وایە هەرچەند ئەمە لێدوانێکی نافەرمیە بەڕاستی پێم وایە بەشداری دەکەین، بەڵام چاوەڕێی بریاری کۆتایی بە شێوەیەکی فەرمی ئەعلان بکرێت. لەسەر پێشنیازی کۆمەڵی ئیسلامی ڕۆژی چوارشەمەی داهاتوو پێدەچێت سەرۆکی فراکسیۆنە کوردیەکان لە بەغدا لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق کۆ ببنەوە تا داواکاریەکانیان بخەنە بەردەستی کە پێگاتون لە چەند مەرجێکی ئەمنی و سیاسی. هاوکاریاسین NRT سلێمانی.